بەڵێ دیارە سۆران خاوەنی چەندین شوێنەواری گرنگە لە تەوەری دووەممانە باس لە گرنگی ناوچە شوێنەواریەکانی سۆران و هەروەها هەڵکەوتەی ئەو ناوچەیە دەکەین لامان کاتیشدا باس لەوە دەکەن کە لە سۆران لەگەڵ بوونی ئەو شوێنەوارە زۆرانە و گرنگێکی زۆری پێنەدراوە تا ئێستا خاوەن مۆزەخانێکی تایبەتی خۆی نیە تا هاوڵاتیان و خوێندکارانی ئەوێ بتوانن لە ڕێگەی ئەو مۆزەخانەیەوە بە مێژووی خۆیان ئاشنا شارەزای ناوچەکەی خۆیان بن لەم بارەیەوە زۆر بەڕێز عەبدولوەهاب سلێمان بەڕێوەبەری شوێنەواری سۆران لە ستودیۆکان لە هەولێرەوە لەگەڵماندایە. کاک عەبدولوەهاب ئەم کاتت باش بێت، بەخێر هاتی، سپاس بۆ ئامادەبوونت. سپاس هەر بژیت، مەمنونم، سپاس بۆ ئێوە. بەڵێ کاک عەبدولوەهاب پێشەوەی بچینە سەر و کێشە و گیر و گرفتانەی کە ئەتانەوێت ئەمڕۆ لە بەیانی کورسات نیوز ئاماژەی پێ بدەن، باز دەواکەین کە شوێنەوار یاخود ئاسار لە سۆران لە چ ئاستێکدایە و تا چەندە بایەخی پێدرا و هەروەها ئەو ڕووبەڕێی کە هەیە تا چەندە توانراوە کنە و پشکنینی تێدا بکرێت. بەڵێ پێش هەموو شتێکی دەستخۆشیتان لێ دەکەم کە گرنگیتان بەو بابەتەدا بابەتی شوێنەوار لەبەرەوەی بەڕاستی ئەوە جێگای دەستخۆشیە کە ڕاگەیاندنەکان گرنگی بەو بابەتە بدەن و وەکو چۆن برەی ئەرکێکی پیرۆزیشە. بابەتی شوێنەوار خۆی دایرەی شوێنەوار لە ساڵی 2006ەوە لە سۆران دامەزرا کە پێشتر تەنها 51 شوێنی شوێنەواری بە هەر چار قەزای سۆران و چۆمان و مێرگەسۆر و ڕواندزەوە تۆمار کرابوو کە ئەو ژمارەیەکی زۆر کەمە بە بەراورد بەو سنوورە فراوانەی کە بەڕێبەراتی شوێنەواری سۆران هەیەی. بەڵام خۆشبەختانە پاش دامەزراندنی بەڕێبەراتی شوێنەواری سۆران ئێستا نزیکەی 1100 شوێنی شوێنەواری تر تۆمار کرایە و تقریبەن ژمارەیەکی زۆرمان خستیتە سەر نەخشە، بەڵام هێشتان مەجموعەیەکی ترمایە. ئەوە سەبارەت بە ژمارەی شوێنەوارەکان. لەبارەی کاری کنە و پشکنینی شوێنەواری لە ئێستادا تیمی زانکۆی کەمبرێجی بەریتانی گریبەستی لەگەڵ ئێمە هەیە، تیمی زانکۆی ئۆتۆنۆموسی بەرشلۆنای ئیسپانی و هەروەها تیمی زانکۆی هالە مارتن لۆتەری ئەڵمانی و هەروەها زانکۆی کیلی ئەڵمانی. بەڵێ هەر یەکە و لەوانە لە شوێنێک ئیش دەکەن. بەڵێ کاک عەبدولوەهاب سڵاوت لەبێت، باس لەوە کرد چەند تیمێکی بیانی هەیە، بۆچی پشت بە تیمی بیانی ئەبەستن لە ناوخۆ تیممانیە تایبەت بەو کارە؟ خۆی شوێنەوار اختصاساتە پسپۆری جیاوازە لەبەر ئەوەی کە لە ڕاستیدا بابەتی شوێنەوار هێشتان لە کوردستان بابەتێکی ساوایە و ئەوە لەلایەکی ترەوە ناوچەکانی ئێمە ناوچەی شاخاوی و کارکردن تایبەت لە ئەشکەفتەکان. بەڵێ کاک عەبدولوەهاب مەبەستت چییە کە ئەڵێ دنیادا ژمارەیان زۆر کەمە؟ مەبەست لە چییە کە ئەڵێ بابەتی شوێنەوار لە کوردستان بابەتێکی ساوایە؟ وەک ئەزانن شارستانەتی ئەم ناوچە لە زۆربەی زۆری وڵاتان کۆنترە و هەر لە زۆوە لە ساڵانی زۆوە چەندین شوێنەوار دۆزراوەتەوانێت، چەندین بابەتی کۆن دۆزراوەتەوانێت. بۆچی هەتاوەکو ئێستا نەتوانراوە تیمێکی تایبەتی ناوخۆ لە کوردستان هەبێت تایبەت بە کنە و پشکنین؟ زۆر جوانە، قسەکی زۆر جوانت کرد. ئەو مەسلەی کە من باسم کرد کە ساوایە لەبارەی دام و دەستگاکانی شوێنەوار و تیمەکانی شوێنەوار، ئەگەرنا ئێمە یەکەمین گەلین کە شار و شارستانیەتمان داهێنا، ئێمە یەکەمین گەلین کە گلێنەمان داهێنا، ئێمە یەکەمین گەلین کە کشت و کاڵمان داهێنا. بەڵێ ئێمە لە ڕاستیدا لە بابەتی شوێنەوار و لە بابەتی مێژوو سەرمان بەرزە و ئەسڵەن دەکرێت برێ کە کوردستانی ئێمە
دایەنی مرۆڤایەتیە وە گشت ئەو مرۆڤانێک کە ئێستا لەسەر ڕووی زەویدا دەژین بە جۆرە قەرزاری کوردستانن بەڵام بەداخەوە بەڵێ ئەدام و دەستگایەکانی شوێنەوار کێشەی کەمی کەوادرمان هەیە خودی بابەتی شوێنەوار لە زانکۆ لە ساڵی 1990 دامەزرا و تقریبان دەکرێت برێ نزیکەی 21 ساڵە بەڵام هێشتان ژمارەیان زۆر کەمە ژمارەی ئەو کەوادرانە زۆر کەمە بە بەراورد بە سایت و شوێنەواریەکانمان بۆیە نەکتەنیا ئەوە لە کوردستانەوە شتێکی باوە لە دنیادا زۆر ئاساییە کە پێویستە تیمەکان هاوکاری یەکتری بکەن بۆ کار و کنەوە پشکنینەکانی شوێنەواری. باشە کاک عەبدولوهاب باست لەوە کرد کە لە ئێستادا لە سۆران زیاتر لە 1000 شوێنەوار هەیە کە ئەکرێت کاری لەسەر بکرێت کنەوە پشکنینی تێدا بکرێت. ئەو شوێنەوارانە ئەو بابەتانەی با بڵێن کە تایبەتە بە ئاسار و شوێنەوار لە سۆران چی لە خۆ دەگرێت؟ ئاخۆ با بڵێن ئەشکەوتە لە هەمان کاتە دۆزینەوەی هەندێک پارچەی ئاسارە چی دیکە لە خۆ دەگرێت؟ بەڵێ خۆی ئێمە کۆمەڵێک ئەشکەفتی زۆر گرنگمان هەیە کە نەتەنیا لەسەر ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهان نمونە و دەگمەنن بۆ نمونە ئەشکەفتی شانەدەر کە بە ڕووگەی ئەشکەوتەکانی دنیادا دەدرێتن کە لە ساڵی 1951 تا 1961 زانکۆی کۆلۆمبیای ئەمریکی بە سەرکردایەتی ڕالف سلوکی کاری تێدا کردیەوە نزیکەی 10 ئێسکە پێکەری تەواوی مرۆڤی نیاندەرتاڵی لێدۆزیتەوە و جگە لەوە ئێمە هەر لە نزیک ئەشکەفتی شانەدەر بە دووری نزیکەی 2 کیلۆمەتر لە بەشی باشووری شانەدەر ئێمە یەکەمین گوندی وەرزیمان هەیە بە ناوی زەویە چەمێ کە لە ناو سەرچاوەکان بە زاوی چەمی هاتیە ناوی هاتیە ئەوە گوندێکی وەرزیە و بە دەرکەتیە کە ئینسان لە چاخی بەردینی ناوەڕاست لەو شوێنەدا ژیایە هەروەها لە ناو خودی سۆرانیش ئێمە کۆمەڵێک گردی زۆر گرنگمان هەیە کە ئەو گردانە بۆ نمونە گردی بانەهێلک لە چاخی حەلەف واتە لە چاخی بەردینی کانزایی لە هەزارەی شەشەمی بەر لە زاین ژیانی تێدا بووەوە بە دەرکەوت کە ئینسان ئەو کات توانیتی گلێنەی زۆر جوان و ناسک و هەمویان منقوش و ملەوەنن نەقشی هەندەسی نەقشی فەلەکی تەماشا ئەو کات نزیکەی هەزاری شەشەمی بەر لە زاین 5000 و تقریباً 500 ساڵ بەر لە زاین ئەو کەسانی کە لە ناوچەکانی زاگرۆسەوە ئەو گەلانەی کە لە ناوچەکانی زاگرۆسەوە ژیاون توانیویانە ممارسەی علمی نجوم بکەن و کۆمەڵک ڕموزی تێدا بوو و لەسەر ئەو گلێنانە کە نیشانەی ئەوە بوو کە لە علمی بیرکاری و ڕاضیاتیان زانیە و لە لایەکی تریشەوە ئەو ڕقەیە ئەو ناسکەیە کە لە گلێنەکاندا هەیە ڕالف سلوکی باسی دەکاتن هێنری فیلد باسی دەکات دەرێ حتا ئێستا لە هیچ شوێنێکی تری جیهان گلێنەی بەو جوانیە و واروەها بەو نەقش و نیگارانەی کە تا ئێستا هەندێکیان ڕەمزەکانیان نەشکایە نەدۆزرایەوە لەلایەکی تر ئەو ڕەنگانە ئەو کاتی چۆن دروستکراینە لە چ شتێک دروستکراینە و ئەوانە هەموو گشتیان ینی یەک دنیاشتی زۆر جوانە کە ئێمە دەتوانین بڵێن لە ناوچەکانی زاگرۆسەوە دواتر بەرەو دنیا ڕۆیشت و ئەو فەرهەنگە گوازرایەوە. کاک عەبدولوهاب کە ئێمە خاوەنی ئەم هەموو بابەتی کشت و کاڵیان هەبوو لەوێندەر بەڵێ ئێمە کە خاوەنی ئەم هەموو شوێنەوارە تایبەت و نایابین خاوەنی ئەم هەموو ئاسارین چۆن کارکراو بۆ ئەوی پارێزگاری لەم شوێنەوارانە بکرێت لە دەستی مرۆڤ؟ وایە خۆی نەک تەنها مرۆڤ بەڵکو سروشتیش هەندێک جار ڕاستە بێگومان هەیە لەو بەڵام زۆر کات ئەوە کۆنتڕۆڵ ناکرێت تێکدانیش بەڵام مرۆڤ زیاتر ڕاستە قسەکەی جەنابەت زۆر تەواوە دروستە بە تایبەت شاری سۆران کە لە ساڵی 1996
تا 99 ژمارەیەکی زۆری ئاوارەکان کە کوردەکانی ئێمە کە لە ساڵی 1975 ئاوارەی ئێران بوون گەڕانەوە و ئەو گەڕانەوە بووە سەبەبی ئەوەی کە زۆر بە خێرایی شار فراوان بوو و بەڵێ کۆمەڵک شوێنەوار کەوتنە ژێر برەی ئەو تەوەسوعە خێرایە. بەڵام خۆشبەختانە توانرا لە پاش ساڵی 2006 کە بەڕێبەراتی شوێنەواری سۆران دامەزرا بە هەماهەنگی لەگەڵ سەرجەم دام و دەستگا خەدەمیەکانی وەک شارەوانی ئەوانەی برەیدام و دەستگایەکانی ئاو و هەر دام و دەستگایەکی تری خەدەمی کە تەعامل لەگەر بابەتی ژینگە بکاتن لەگەر بابەتی شوێنەوار بکاتن سەرەتا پێویستە تەنانەت ئێستا خانیەکیش کە دەکرێت هاوڵاتیە خانوویەک دروست دەکاتن دەبێت ڕەزامەندی ئێمە وەربگری پاشەوەی کە ئێمە کاری پشکنینمان بۆ کرد ئەو کاتی دەتوانیتن بەردەوامبی لە کارەکەی خۆی و هەروەها دەستگا ئەمنیەکانیش کۆمەڵک شوێن هەیە کە بە خاڵی GPS پێمان داینە و پارێزگاریان لێ دەکرێتن. ئەوە بابەتێکی زۆر ینی حساس و هەستیارە و لەلایەکی تریشەوە کە ئەوە شتێکی زۆر خراپە ئەوەیە کە ناوچەی سۆران بە تایبەت منتیقەی سیدەکان ناوچەیەکی حدودیە لە نێوان ئێران و تورکیایە کە بەداخەوە ڕۆژانە ئەو ناوچانە بردومان دەکرێتن کەەوە شتێکی زۆر خراپە زۆر مەترسیدارە لەسەر شوێنەوارەکان لەسەر لاندسکەیپی ناوچەکانی کوردستان کە هیوادارم ئەوان دەستبەرداری ئەوە بن لەبەر ئەوەی کە شوێنەوارەکانی کوردستان تەنها تایبەت نین بەگەلی کورد بەڵکو شوێنەوارەکان سەرجەم دانیشتوانی گشت دنیاە گشت تاکێکی سەر ئەو دنیاە دەتوانین بڵێن کە خاوەنی ئەو شوێنەوارانن بۆیە ئەوە سەروەتێکی نیشتیمانیە بە هەمومان بە هەموو لایەک دەبێ پارێزگاری لێ بکرێتن و کۆمەڵگانی وڵەتیەکان بێنە سەرخەت لەسەر ئەو بابەتە. بەڵێ کاک عەبدولوەهاب دیارە هەندێک کات هاوڵاتیان لە کاتی کارکردن لە کێڵگەکانی خۆیان دایان کاتێکە بیانەوێ ڕێگەیەک دروست بکەن ڕەنگە هەندێک ئاسار بدۆزنەوە. پرسیارەکەی من لەوەدایە هۆشیاری هاوڵاتیان دەربارەی پارێزگاریکردن لە ئاسار و وەروەها گەڕانەوەیان بۆ لای لایەنی پەیوەندیدار لە چ ئاستێکدایە لە سۆران ئاخۆ ئەم هۆشیارە تا ڕادێکی زۆر بڵاوە یاخود لە هەندێک بارودۆخە بازرگانی پێوە دەکرێت. خۆشبەختانە ئەو حاڵەتە لە لای ئێمە ڕوویدایە بەڵام دەست بەجێ ئاگاداریان کردینەوە نازانم ئاگادارن پێش ماوەیەک لە ناوچەی چۆمان لە گوندی مەمی خەلان ئەو حاڵەتە ڕوویدا کە هاوڵاتیەک لە کاتی دروستکردنی خان و کۆمەڵێک کەلوپەلی شوێنەواری دۆزیەوە دەست بەجێ بەبێ کە دەستکاری بکاتن ئێمەی ئاگادار کردەوە لە لایەکی تر لە گوندی کەلۆک لە ناو باخچی هاوڵاتیەک ئەو حاڵەتە ڕوویدا بەس لە ڕاستیدا هەروەکە لە سەرەتا باسم کرد ڕاگەیانەکان دەورێکی زۆر گرنگیان هەیە ئاوها بە بانگێشتکردنی شوێنەوار ناسێک بۆ ئەوەی کە خەڵک ئاگادار ببنەوە لەوەی کە شوێنەوار چییە لە گرنگی و لە بایەخی شوێنەوار تێبگەن و هەروە ئێمە وەکو بەڕێبەراتی شوێنەواری سۆرانیش ئێستا کۆمەڵێک کەوادرمان هەیە کە بۆ ئەم ساڵ بەنیازین لە قوتابخانە سەرەتاییەکانەوە کۆمەڵێک بابەتمان ئامادە کردیە کە هەم بە ئەنیمێشن پیشانی قوتابیەکان بدرێ و هەم کۆمەڵێک برۆشۆر و کۆمەڵێک زانیاری هەیە کە بۆ هەزمی منداڵەکان باش بی و گونجاوی. لەسەر پرسیارەکەی میهرەبان زیاتر بۆ ماڕوونکەیتەوە کاتێک کەسێک ئاسارێک ئەدۆزێتەوە ئەتوانێت ئەمە بۆ خۆی هەڵبگرێت یاخود ئەبێ بیگەڕێنێتەوە ئەمە مڵکی خۆی نییە مڵکی نیشتیمانە هیچ یاسایەکێ تایبەت بەوە نەک لەو ڕۆوەکە ئەم کەسەس بە بەرپرسیارەتی بکات ئاخۆ یاسایەکەیە کە ئەمە مڵکی نیشتیمان بێ ئەو کەسە ناتوانێت ئەم ئاسارە لای خۆی هەڵبگرێت بەڵێ بەپێی یاسای شوێنەوار تا ماوەی 24 کاتژمێر کەسەکە هەر کەسێک مردنیە حتمما شتێکی شوێنەواری هەندێک جار
بینایەکشی شوێنەواری دیوارێک دەبینیتن کە ئەو دیوارە دیارەکە پاشماوێکی شوێنەواریە مولزەمە ئەرکە لە سەریکە دەم و دەست دایرەکانی پەیوەندیدار دام و دەستگەکانی پەیوەندیدار ئاگادار بکاتەوە ئەگینا بەرپرسیار دەبێت و سزادانی هەیە بە پێی یاسایی شوێنەوار و خۆشبەختانە ئەو ساڵ لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوە یاسایی تایبەت بە شوێنەوار و کەلەپور هەموار کرایەوە تەنها یەک پرۆسەی مایە ئەویش وردبینیەکەی لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانی شوێنەوارە کە هەر تێبینیەکیان هەبوو لەسەر خاڵەکان لەسەر مادە یاساییەکان و پاشان جارێکی تر دەچیتەوە پەرلەمان و مسادقەی لەسەر باشە. کاک عەبدولوهاب دیارە کێشەیەکی با بڵێن شوێنەواری یاخود نیشاندانی ئاسار و پارچە شوێنەوارەکان لە سۆران نەبوونی مۆزەخانەی تایبەتە. ئەم بابەتە هەتا ئێستا بەکوێ گەیشتووە؟ هەناسەکە ساردە دیارە ئەم زۆر هەست بە لەسەر ئەو بابەتە بەڕاستیانی هەست بە بەرپرسیارەتێکی زۆر دەکەم. بەڕاستی لە ساڵی 2013ەوە ئێمە شوێنێکمان هەیە، شوێنێکی شوێنەواری بە ناوی ئیسقەڵا کە قەڵایەکی سەردەمی میر محەممەدە کە میر محەممەد پاشایەکی بەڕاستی باکە ناوی دەگوترێ پاشای گەورە، بەڕاستی پاشایەکی گەورە بووە کە لە سەردەمی ئەو دەمانتانی ببین بە دەوڵەت بەڵام بەداخەوە دوژمنان نەیان هێشت. ئێمە بەنیاز بووین لە حرەمی ئیسقەڵا هەم ئیسقەڵا نۆژەنکەینەوە و هەم لە دەوروبەری ئیسقەڵا کە پەرژینمان کردیە هەم بینایی بەڕێوەبەرایەتیەکەمان و هەم مۆزەخانەیەک کە وەکو سۆران ئێستا وەکو مەرکەزەکە بۆ هەر ئەو چارقەزای سۆران و چۆمان و مێرگە سۆر و ڕواندز و ناحیە سیدەکانش کە گەورەترین ناحیە لە عێراق ئەو شوێنەوارانە گشتیان لەو مۆزەخانەدا بپارێزرێن. بەڵام بەداخەوە لە ساڵ 2014 کاتێک کە داعش هات ئەو پرۆژەیە دواخرایەوە و ئەو بابەتە ئابووریە ناڵەبارەی کە باڵی بەسەر هەرێمی کوردستاندا کێشە بۆ هۆکاری ئەوەی کە ئەو بابەتی دامەزراندنی مۆزەخانە دوا بخرێتن ئەگەرچی ئەو کەلوپە لە شوێنەواریانەی کە هەمانە ئێستا لە بەڕێوەبەرایەتیەکەمان پارێزراون بەڵام وەکو پیشاندان نەمانتوانیەوە نیشانی بدەین، نیشانی هاوڵاتیانی بدەین لەبەرەوەی ئیشی شوێنەوار دەرخست. بەڵێ بەڕێز عەبدولوهاب سلێمان بەڕێوەبەری شوێنەواری سۆران زۆر سوپاس بۆتەوە.